بەنای خۆی بەردبا و تا سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست جەژنتان پیرۆز ئەخوازیین کە هەموو ڕۆژێکتان جەژنی خۆشی بێت خۆشحاڵ و بەختەوەرم کە لا سێم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا لەگەڵ هاوکارم کاکزانا لا پرۆگرامێکی تایبەتی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان با کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی لێو جیاوازەوە ئەخوازم کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. سڵاوتان لەبێ بینەر عزیز و خۆشەویستەکان سێم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز لە تەواوی هاونیشتیمانیان پیرۆز دەکەین لە هەرکوێیەکەن دەخوازیین تەواوی کاتەکانی ژیانتان وەکو جەژن تێپەڕێت خۆشحاڵن کە لەم بەرنامە تایبەتەدا بە کۆمەڵێک بڕگە و بابەتی تایبەت و نوێوە لە سێم ڕۆژی جەژندا لەگەڵتانین. بەڵازان سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینەر. خۆشەویستانی بینەر ئێستا دەچینە لای بڕگەیەکی تۆمارکراو کە هاوکارمان کاک دانیار لەگەڵ کەسایەتی خۆشەویستی ناسراوی دەڤەری گەرمیان کاک ئەحمەد ناسراو بە ئەحەنۆکە تۆماری کردووە بەیەکەوە بینەری ئەم بڕگەیە دەبین. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز لە هەر جێگەیەگەن جەژنتان پیرۆز بێت هەمیشە لە جەژن و خۆشی و شادی دابن. لەخوای گەورە دەپاڕینەوە کەم جەژنە بێتە هەوێنی ئاشتی و لێبوردەیی بۆ تەواوی خەڵکی کوردستان و بێتە هۆی کۆتایینان بە هەموو ئەو ناهەمواری و ناخۆشیانەی بەسەر گەلەکەمان داهاتوە. ئازان و خۆشەویستان لەم بەرنامە تایبەتەماندا لەگەڵ کەسایەتێکی قسەخۆش و شاعیرێکی میلی گفتوگۆ دەکەین کە لەسەر بەسەرهات و نوکتە و شعر و کۆمەڵێک بابەتی دیکە کە دەیکاتە جەژنانە بۆ ئێوەی ئازیز ئەویش بەڕێز کاک ئەحمەد مەحموود ناسراو بە ئەحەنۆکە کە دڵنیام زۆرێک لە بینەرانی عزیز ئاشتان بە قسەکانی و ئاشتان بە شعرەکانی. کاک ئەحمەدیان زۆر بەخێر بێ. بەڕێزی دەست و خۆشوێ جەژنتان پیرۆز و جەژن لە هەموو لای پیرۆز بێ ئیشەڵا بەخۆشی. یاخوا بەخێرن. کاک ئەحمەد دەرچەنە پرسیارەکەم دووبارەی بەڵام زۆرێک لە بینەران ئاشنای ناوەکە نین بۆچی ناسراوی بە ئەحەنۆکە؟ وڵای قوربان من ئەمەنە وتمە نۆکم فرۆشتە وەختی خۆی وەختی خۆی و عەرەبانە نۆکی کوڵیان فرۆشتە. بەش ساغ بێ. جارێکی لە بەرنامەیەک هاوتم حەمد و سەنا بێخوا کە قۆندەرەم دەفرۆش بەخوا هەروە نۆخەکە لە قەبەکان پێوە نام و دەسڵاتی هیچیشم دەم. یاخوا من درێژی تەندروستی چۆنە کاک ئەحمەد؟ زۆر باش مشکل. لەخوا بەزیادە. یاخوا سەلامەت. ئەم فترەی کۆرۆناوانە توش نەبووی؟ بەرە وەڵا کۆرۆنامان کرد وە خەسی بەڵام تێمان پەڕا نەجاتمان بوو لێ لەخوا بەزیاوە عیبیتیان. سپاس بخوا. کاک ئەحمەد لەگەڵ جەژنا چۆنی دڵنیام کە ماشاءالله پەیوەندیەکی کۆمەڵایەتی زۆر تۆکمە هەیە لەگەڵ هاوڵاتیاندا ئەوسە لە باوەنورەوە هاتووی بۆ پارێزگای هەڵەبجەی شەید بەسەرکردنەوەی کۆمەڵی دۆست و هاوڕێ. منەوە واجبی سەرسانی خۆم ێسانم جەژنی و دوا جەژنی منات گەرەکە سەردەنێ و خەڵکە بەڕێز بکەم و ئەوانی زۆر جاتێن وڵاتێکی جەژنامەوە بینمانە ناچێت. بەش ساڤیانخۆ بەسەر هاتێک شتێکی خۆش بۆ یەکسەر بۆ دەست پێ بکەین لە جەژندا. وەڵا بەسەرات زۆر جار
بووە سەهین هەرتێکی سلام عەلەیکا زۆر جار لە بەرنامەکانی ئەژن جەژنی ئەوسا و جەژنی ئیسا ئەمە دایمە هەر ئەوترێ ڕاستە ئیتر ئەم دووسێ ڕۆژەتم وەڵی جەژنی ئەوسا و ئیسا نییە هەر دقەیە پارەی پێوە جەژنەکە خۆش کابرا مەگەر خوای گەورە ڕەحمکە کابرا فەقیری و نەداریە بێژە جەژن ناخۆشانە وەڵا برا جەژنی ئەوسا و جەژنی ئیسا کە پارەی پێ بەخوا عیبیتیانی جایجە دەوڵەمەنی ڕۆژە پیاسەی کردی ئەوە فەقیرێکی جوای زانیشتی گم کردیگە تی کاکەوە چی گم کردەوتی وەڵا هیچ گم نەکردیەوە ئەگەڕێم گەرەکمە تۆزە ئشتیهام بکرێتەوە تیکەیە نان خۆمتی وەڵا من ئشتیهام کریا زۆر نانیە بیخۆم جا هیوادارم گشتی تێروێ لە پەنای خۆم لەخوا بەزیاوێ کاک ئەحمەد پێ دوانیە پەیوەندی کۆمەڵایەتیەکان جاران زۆر پتەوتر بوون سەردانیکردن بەڵام ئێستا کەمترە لە جەژنی شاخەریکەوە لێ دەر بە مەسیج و مەسیجکاری و تەلەفۆنێک جژنە پیرۆزە لە یەکترەکەن هێشتا سەرڕای ئەوەی کە ئەم باسی کرۆنا و هەراو بەزمەها لە ناوە تۆزێ خەڵکە ترسێت وەڵاهی وا ئەزانە مەیلۆ باشیە چی ساتە ئەبینم داوەت و داوەتکاری قەرەباڵقی کۆڕ و کۆبوونەوەکان زیاتری کردی ناستەکەی سەبارەت بە ئەوەی کە ئەگەر لەم جژنەدا با لە خێزانێک و دەست پێ بکەین دوو هاوسەر ئەگەر شەڕێک ناخۆشییان بوو بێت تا چەند گرنگە کە گردنی یەکتر ئازا بکەن لێبوردەی لە نێوانیاندا هەبێت جا دوای ئەوەش بەسەراتێکی خۆشت هەیە کە لەگەڵ خێزان تا تۆزێک ئاجیتان بۆ چوی گۆشتە کڕیوە و وی بێتەوەش مامە باس بکە وەڵا قوربان من یەک شعرم لەسەری تەبایی ژن و پیاوەیە کە هەو تەباوە نووساومە ژن و پیاو ئەبێ وەک ماسی و ئاو بێ یەک بۆ یەکتری بیلبیلەی چاو بێ وە ملیەکە دەرنەچێ گیانیان بە گەورەی خوا خۆش نییە ژیانیان قەومی هەرکامیان هات بۆ ئەو ماڵە ئەویان دەست نەکاوە قڕە و قاڵە لە دنیای ڕۆشن هەر چاکە چاکە چەپڕێژ وەدەستێ لێ نادرێ کاک ئەمە ژن و پیا و حەزەکەم نەک هەر جەژن هەموو ئێوارەیە گردن یەک ئازاکرد ڕاست ئێوە بەسەراتەی کە خێزانت وەرهاو چویت گۆشتە کڕیوە پندێکیشە ئەم بەسەراتانە ئێخۆ خۆی لە 90 نوکتە دەرزوو پندێکی شاتە وەڵام منەوە خێزانم تۆریا و لە بازار ڕێمەکرد نەمزانی دوو ڕۆژە تۆریاوە لە بیرم چوو سیوجگەرێ جوان کریاوە دارایینی حیوانە سندم هاوردمە ماڵ سەیرەکەم لێ لە ماڵە ئیتر تا سعات یەک دامنیا بەخوا هەر بۆم نەخوریا نەمزانی و نەمتوانی خاڵۆزامە و نزیکیچن دراوسین وڵا یەک چوون بەلای دەرگاکان چێزانم وە لە حەوشە دانیشت ئەوش کێشە هەیە دیارە دووسیە کەڕە ئاوە مە کردەوە بڕێ ئاوایە کردەوە لە ئاخیر هاوتی بۆ چیاتی وتم وەڵڵاهی نەمزانی تۆریایی سیوجگەرێکم سندێ بێدە دەقە سووری کەرۆ بڕۆ شوێنەکەی خۆ بەخوا ماڵی باو گەڵ ناسن تاکیدم دەوتی بڕۆی سات تێ مەڵا سووری گرۆ قسەر شوێنەی خۆ هەن نەفسی شەو پیاوم نارێ و نایدین و ڕاستەکەی ئەم تەفاهمە تا چەند گرنگە لە بینی خێزان لە بینی دوو هاوسەردا هەبێت تۆ هەر بە دوو قسەی خۆشەر بەوەنە کە نا زۆر گرنگە لە بینی ژن و پیاوە وەڵاهی من ژنەکەمم بەقی هەرچی کەسم ێ خۆشگەرەک حەزەکەم هەموو ژن و پیاوێ واوێ جاژێ ڕۆژێ پیاوێکی تۆزی ئەقلی فەقیرەوێ ژنێ زۆر جوانی ئەوێ ئەیوا بۆ لای مەلایەجە مامۆسا تڵاقێدم ئەویش سەیری کە ئەمژنە جوانەکە و دەدەستی ئامە کوورەوتی و تڵاقی بەتی مامۆسا دنیا قسە بکات تڵاقێدەم تی کاکە هار بووی تڵاقێدەی وتی ڕۆژی ڕەمەزان ناگرێ کوورەوتی گیە لە ئەمە بڕوا نایەتەوە بەس ڕەمەزان تێتۆ دانیشە بۆ خۆی کەواتە هەتا ڕێزی لێبووری کەمە ئەویش ئەبێ هەروە سیر بکات ڕاستە کاک ئەحمەد ئەگەر لە ژیانی خۆت و دەست پێ بکەین پێم وابێت لە چاوپێکەوتنێکا بینیم ئاماژت بەوە کرد کە ساعت 5 بەیانی بێتە ماڵەکەت چا حازرە من بەڵێ وایە هەموو بەیانێکەوە زوڵەسی هەموو بەیانیەک من لە 5 چایم حازر کردە لە مەدبەخەکە هەر دۆست و خۆشەویستێکم بداتە ئەوانیا جەرەس بکات داوای لێبردن نەکات چای حازران مەدبەخەکە ماشەڵڵا ئەوە هەڵسیامیتر ناخۆمە بۆ نوێش ئەی کەی خەوی ئاوا زوو هەڵەس وەڵای 11 جاری وایشێ تا 12 ئەچم میێوانمان بێت ئەی ئەو بەیانە زۆر کەڵەسی خەریکی چیت شعرە نووسی دیان بەیانیان زوو بڕێ ئیشم گرتە سە ئەستۆ ئەمە ئاوەکە ئەگەر بێ پڕیەکەم ئێستا بێ ئاویش بە زبڵەکە ئەڕێژمە ئەمە دوو ئیش چایی ئەەکەم ئەمە سێ دوای ئەم سێ ئیشە ئەو کاتە دەرفەتێکی چاکە بوو ئەوەی ئەگەر تااقەتی بێ شعرێ بنووسم یا دەستکاری شعرێ بکەم ئەو کاتە کاتێکی زۆر گونجایی خۆشە بۆ من لەبەرەوە هیچ کەس بە خەوەر نییە هیچ ئیش و کارێک نییە ئیتر هیچ مەوعید و شتێکم نییە بۆ دەگمەن لە مەوعیدەیە لەو کاتە ئەو کاتە دەرفەتێکی چاکە بۆ من بۆ شعر و نوکتە قسە زۆر باشە کاک ئەحمەد حەزەکەم زۆر گفتوگۆ نەکەین حەزەکەم مەر بەرنامەکەم وی قسەی خۆش و شعر بێت چی بۆ ئامادە کردوین وەڵاهی قوربان ئیتر ئاوا برێشتم ئامادە کردویە نوکتەیەکی خۆش شتێک
نوکتەیەکی خۆش زیاتر ئەگەرە و بەسەراتانەش بێت کە خۆت بەسەراتەوە هەر خۆشترە بێ واللهی یەک ڕەتڵ بەسەراتی خۆمم نووسیە ئەم جارە حەزەکەم زۆر چاک من محەمەی برام لە من گەورەترە بەڵێ محەمەی برام لە گرانیەکە بەیانیانی ها بۆ ماڵمان وتی ئەوە چیعی خۆیوتم وڵات کەرێ و دۆشاوە کەرەی هین بوو ئەوسا گەورەیەک ئایسا 500 ئەو ناوەیە و دڵم و ڕۆنی کوردی و ڕۆنی کوردی نەو گران وتم وتی چۆن کردەوتم وڵات 13 کەرێ نیو کیلۆ دۆشاوم تێکردی خواردی وتی بیانی من شەیکم وڵا بیانی هاوتی وڵا ئەحی برام کردم وا دەرنەچوتم چۆن کردوتی وڵا 2 کیلۆ دۆشاو کەرەیەکم تێوتم حەمە گیان مەروە قولاو بیگری من 13 کەرێ نیو کیلۆ دۆشاوم تێگرە 2 کیلۆ دۆشاو کەرەیەکی دەکە یاری چی هەر حەمەی برام با دوو نوکتەی تر یا لەلام بۆ بگەڕمە لە بەڕۆی ئێمە برایەتیمان خۆشە لە خواوە زیاوێ بەرامبەر یەک دانیشین تێر دەمەتەقەگەن خەڵک وا ئەزانێت دوایەوە دڵمان ێشە لێک دڵیەشان نییە هەرچی ها پێلوای بێژی پێنە و ڕۆخێرەت حەمەی برام ڕۆژێک گلەیە زۆری لێکردم تۆ ئاوایتە و بۆ خەڵک وایتە و وتم حەمەد یانیسان نازانم بۆ گلەی یەکەی بۆ قسەم پێەکەی هەرچی هەیە خەمە سەر و سەرجان بەس با بزانم عیبەکەم چیە تا دەریکەم وتی عیبەکە ئەوەسانێ من ئیشێکم ما پێ دەی بۆم کەوتم بێکی تا بۆ بکەم تمەسا حەمەی برام ئیشەکەی چیە باجە تاقمی بانی کردەوە مرتاح نییە پێی وتی دنیا ناسی وەشتی ئەرزان بزان بۆم نافرۆشتم حەمە گیان ئەو خەڵک لە جابخانە ئەسڵی لێکا وەکامل قەنەعەتەوە حەمەی برام منی ڕاست پاردەوە بۆ مشتری تاقمی بات بشتری تا نەسکەوت نەبەخوای یەکتی تری حەمەی برام باویشە بێژم باش لێرەوە گردنمان نازاکەەوە گردنمان ئازاکە حەمەی برام زۆر گونجاو و سوڵحاوە بۆی ئەم دوێ وارە لە ماڵیان داوەتی تر ئاوا کارێکی کردیان نەکرێت زۆر باش کرێکارە لە دایرەی ئاوە ڕۆژێ مدیرەکە تووڕە بووتی و حەمە قەسەم بەخوا فەسڵ دەکەم دیرەکە پێوت بوو حەمەی برایشم وتی و منەتی نەوێ بۆ هەرکوێ فەسڵ مەگەی فەسڵم کە وتی برا ڕۆخەمە حەمە فەسڵ وە نەقلەزانە داوا لێبردنی لێکم حەمەی داوا لێبردنی لێکەم من لە خزمەت قوربانم کاک ئەحمەدیان لە جەژنی قورباندا هیچ بەستەرهاتێک بۆ نمونە مناڵ بوو بی بۆ قوربانی جەژنی قوربان پارچێشی ئەرم هەیە وە زۆر خوێندمەوە بەس تایبەتە وەم جەژنی قوربان و قوربانیە نووسامە یاخوا بەخێر بێتەوە جەژنی قوربان و قوربانی سەر و ماڵ و ڕۆح و دڵم هەر هەمووی بێتە قوربانی یاخوا بەخێر بێتەوە هەموو ساڵێ بە نورۆ قوربان من قوربانیتم بە ناوی باوە نور ئەی دەستە خۆش یاخوا سڵام کاک ئەحمەد سەبارەت بە بەسەراتێکە هەیە نوکتەیەکە پێم وا بێت کەسێک کە زۆر فشە ئەکات و بۆ نمونە خۆی پێم وهیمە و شتێکی لەو بابەتە هەیە دوایڵەن وەرە و بەردەلا بە شتێکی ئەوەیە جێ پیاوێک لە ئاواییە کا زۆر باسی خۆی کردو کە پیاوی خوایە وتی و من وەلیم ئیتر ئەوەنە باسی خۆی کرد و خەڵکەوتیانە دەیتۆ وەلی معجزەیە بنوێنە ێژێ گابەردی ئەوێ ناو ئاوایە سێ کە ڕێژێ ئەی بەرد بێ تەمان بەرد نایە دوایی وتی و پیاوی خوا ناوێت کیبری بێ من دەچم بۆ لای ئەو ئەو مەسلەی خۆدا مەلا ساڵحی برام ئیمام و خەتیبی مزگەوتی مەیدانە بەڵێ ئیتر کاکەم ڕۆژێ شێتێ چوو بۆ ئاوایەکەیان شێتێکی تر شەقێکی هەڵ ئەم بەرزارگایی ئیتر دیارە شێت خراپ دەسەوەشێنێ ئەویش خۆی کردووە ماڵی مەلا ساڵحی برامە ماڵی لە بوتی مامۆستا کوشتمی کاکەم وتی وتی وەڵا ئەو شێتێ لێدامتی چۆن لێدای کاکەم وانی وەدەم بۆیە گەڕێتەوە وەڵا هەر هەڵسیاوە دای وەئێرە کاکەمی تەقت کردووە وتی خوا نارێ بڕێ خۆ تۆ من وتی وەڵا مامۆستا وا لێدام کاک ئەحمەد لەم فترەیە دۆلار زۆر بەرز بوویەوە پێم وابێ شعرێکەیە لەسەر گەڵا بەڵاو لە گرانیەکە بوو خەڵک ئیتر کوڕی لە خارج و گڵایە ناردەوە 8,000 سویسریە کرد و گۆشت کیلۆی 100 دینار و منی ڕۆژە سەیری قەسابەکانم ئەگرێت پیاوێکم بینا لەوانەیە کە کوڕیا لە دەرەوە وتی ئەو تا خوار بۆ بڕە 8 کیلۆ گۆشت و منی زڵتەی چاومە دەسەڵاتم لەوتر شعرێکم بۆ های لەسەر گڵا نووسام گڵا وەکو تۆ بدەنگ داوە تۆ چوویتەتە ناوی عرف و عادەتۆ تێکەڵی خوێنی ناو دەمار بووی هەرچەند لەمەوبەر لێران نەبووی قەزای تۆ ئەخەن لە ماڵ و مناڵ سەرەتانیشی بەس بچی بۆ ماڵ هاو نەشوێنتەوە هەر وەکو واشە بێتوەیی ئەمڕۆ هەر بۆ خوا باش خۆڵەسە خۆش کاک ئەحمەد برادران چایان ئامادە کردووە چین پێکەوە دوو چاخۆین و لەوێ درێژە بە گفتوگۆکەمانە دێت بەسە خۆش بێخ فن بەس ێجە پیا چووە سە ماڵێک و 4-5 پیاو لە ماڵێکە چایان خواردیگە
هەڵمەستە ڕەحمەتی خواتان لێ سلام علیکم دانیشتن تو خوایجە چایان خواردە یەکێ لە چایەکان شەکەری تێ نەکریا دیارە لە بیری چووە ئیتر چواریان وتی تاڵەیەکیان وتی شیرینەوتیان بۆ ئەوە نەئەکسی ئەوە نییە تاڵاوتی کاکە 100 چایی شیرینی ئەم ماڵەمان خوار با تاڵێکیشی بۆ پۆشی برا فەرمو کاک ئەحمەد ئەم شعر و نوکتانەی کە بەردەوام بۆ خەڵکو و بۆ تەلەڤیزیۆن و لە کۆڕ و کۆبوونەوەکاندا دایان خوێنیتەوە پامێکی دیکەی لە پشتەوە هەیە لە 100 تا 100 بەڵێ بەڵام جاری وایە قسەی وایە دەجمە خەڵکێجە بۆ هێژم کاکە تا ئیسا هەدەفم پێکا یەکێ لەوانە جاری وایە 10 کەس لە ماڵێک نانەخوا یەکێکیان تەواوی کردووە مەخسەلەکە هەر لای بەری قاپێکە ئەچوایجە چی کاکە خەڵک نانەخوات ئەمە بۆیە منێژم ئەمە تەرک درێت یا ئەمەە شەغەری کڵۆ تێرنە بەردەستی پیاوێ ئەکاتە کڵۆیەکە و خرم ئەیشکێنێ کوتەکەی کاتۆ ناوی شەغەرەکە بابە توای دۆگشتی ئەرژێنم قوربانیسا ئەو نوکتانەی کە پند و ئامۆژگاریاتە یا جاری وایە تەمەیەکیشە یا جاری وایە خراپیشە بە یەکێ لەوانەیە جە کابرایە لە گرانیەکەوە 1000 بەوبەختی و دامایی فەردەی ئاردی سندوو و 1000 نەری سویسری هاوردیوە لە حیوانەکە دانیا تا چووە ماڵ جامی ئاو بخوا و بێژە دەژنەکەی بێژە بیخەمەکوێ گەڕیاوە چیە زانێک گەماڵێ زلانیە سەری وا لە ئاردەکە ئەمیش خەریک و بێژە چغە مڕی بردۆ لێ ئەمیش لە ترساوتی لەبەر خۆی یەژم نەکا زۆری لێ بخۆی خراوی لە خزمەت دەستە خۆش بێخۆ کاک ئەحمەد بۆ کەسێک بە وەفاداری تا چەند گرنگە لە ژیانی مرۆڤدا وەفاداری من خۆم وام وەختی خۆی مناڵم لە سیارەیەکە لە عربەت سیارەکە پەکی کەوتیە لە ماڵێک هاوکاری ناهاوکاری ناوکوڕەکە لە ماڵێک لەسەر جادەکە جامی ئەوم خواردیە هەتا ئیسا هاتوو چۆیشیانەکەم هەرچی بدەمە عربەدا گەیمە لای ماڵیان خوا ئاگادارە سیرەکەم نەکا قەتعی لافی تێدا کوتاییکیان لێ بردێت هەربیرمەوە حتا ئیسا زۆر قیلمە لەو بیەفایی یعنی وەفا لای من وەکو چۆن بێژی فەرزە وەسونەتی ژنە بەداخەوەی وای بنم جاری وایە 1000 پیاوەدی تەقاکرێکی سێرەکەی کاک ئەحمەد لەم جژنەدا کەسێک گەیە کە لە بیری خۆتە لە زیینی خۆتە پێی بڵێ ینی یا بچی بۆ لای پێی بڵێ گردن مازاکە دڵی ئادز کردبیت هەن تۆ دڵی ئادز کردبێت بەو قورعانە من ئێواران ئەخەوم لەگەڵ ڕێزمان بۆ خۆم وەکو وڵاق چۆنێک کە نەپەچە ئەخەوێ ئای لە هیچ نییە ئەو خەوە خەوتم یەک مشکلە ئالێران نییە خوا ئاگادارە کەسێک نییە ئەوە نەقینی مێلەی داڵغەی پێوە لێ دەمبێژم خۆزگ ئاوای پێ بەهاتایە من یێژم وەڕێی منوێ بزانێ کێ قینێسی لێ لای خەڵک وەسفی دەرەوە بابگێ دەدەچی واز لەو زەمکردن تەبیێری وتی مەسە مناڵەکانی خۆم یێژم کێ جمێنی دا پێتان داوەتیکەن ئیتر بەرامبەرەکە سار دەوێتەوە من لە خزمەت دەستە خۆش بم لێبوردەیی تا چەند گرنگە نەک لە جژنە لە تاوی ڕۆژەکانی کەیاکە لێبوردەیی بەتابەت لە جژنە ئایبینی کە خەڵک گردنی یەکترازاکەن و ئاشتە بنەوە 24 ساعتە لێبوردەی زەرورە بۆ نمونایژێ برادێکمەیەوتی کا ئەحمەد ڕۆژێ جا لێبوردەی زۆر جار لە ناحاڵی بوونی تا دروسەوێ لەوانەیە غەڵەتیش نەوێت تۆی کێ دەغڵێژێ پیاوەتیوە پیاە سایەق لە شوێنێکا دایوە لایەتی کوێریت وە سایەقەی تروتی کوێری هێژێ کوڕێکی پیاوەکە داوەزی وتی ئەوە باوکم ێژی باوکی وتی کوڕم دانیشە پرسیاری گوتی کوێری وتم نەوەڵە بۆی کەی دەمشکیدە جا ئێمە چتی گەورە بچوو کەینەوە باشە تا ئەوەی بچوو گەورەکەین و ڕاستەوەڵە دەستەکان خۆش بێخ کاک ئەحمەد بەسەراتی ترچی هەیە کە بەسەر خۆتات بێ بە تایبەت تازە بێت لەم فترەیە وەڵاهی قوربان بەسەرهات زۆرە من زۆر جار خەڵک پرسیاری ئەمەم لەکایژی ئەوە بۆ ئەو بەسەراتە نایەژی من وەختی خۆی پیاوێکی بەڕێز بوو لە باوەنور هاوکاری منی زۆرە کرد ئەو کاتە من زۆر وەز ئەم شڕ و ئیتر ڕۆژێکیش 1000 دینارم لێسن وە قەرز من نەموو بیدەمەوە دوای فترێ ئەو حسک و بابێژی دوای فترێ وتی وڵاتێکی یەکێتی وتی بۆ نای بوویتە حسک وتم کوڕ وەڵی ناکرێ وتی کۆرە دوو ڕسمدا پێی وتم وڵی ساوە کواسەوە مارەوتڵاق و شوێترم کردی بۆ وتم وڵا ئەمیشاوێکی کۆمیتەیە پێم کاکە هەوەیەکی حسکم بۆ هاتۆ و دوای فترێ حسک و یەکێتی ئینزارێکەوتە بینە نەبووە شەڕنەوە بەس ئینزارێک خەتەر و هاتو شوێن ماوتی بابچین وەڵا چووم لە مەقەڕی حەسک خۆم بەست حتا سەعات 12 نیبەر
دوانزاڵیان خۆم تەنگاوی چێگوتم ئای بەچم بۆ کۆمیتە وڵات چون بۆ کۆمیتە تا پێوە جا ئێوارێت وڵا ئەحمەتۆ موقیفینە وتم نەبخوا گەمە لێدە موقیفی کاک ئەحمەد لە ئێستادا پەیامت چی هەیە بۆ ئەم خەڵکەی کە بێدەنگە بەحەق بەم هەموو زوڵم و ستەمەی کە بەرامبەری دەکات وە پەیامیشت چی هەیە بۆ ئەم دەسەڵاتدارانە کە ئەم هەموو ناحەقی بەرامبەر بە موچەخۆران و بە خەڵکی دەکەن وڵا قوربان نێژێ کابرایەک دە 15 سەر حیوانی سندوو دایوە پیاوەوە خاوەنی کابۆیەوە بەروەنیوەی وە دوکتی و هەر چۆنێ بێ ئیتر هەر جارە سەری لێداچیە زەرە دنکێ دوانی نەماوە ئەخیر جارچووتی بەو قورآانە یەک بزنمانما ئەوەسەوە بەرامبەرەوە ڕانەخەریکە مردارەوێت و ئەویش ئێواران ئەیدۆشم ئەوەنە ماسی شیری کەمە ماس و ئەتخواش نەکە بڕۆ بۆی بێرە ژنەکە چوو هاودی ئەوەنە ماس و ئەمیش لە قینا کردیە سەری ئەوە و لێیدا ڕۆی ئەم بێجە چی باشە ئەی تۆ بۆ ئەڕۆی بۆ ناژی بۆ شکوری خواناگەی وە ڕووی سپی لە یەکبینەوە ئێمەش تەکی دەسەڵاتە ئەترزمەوە ئەوە ڕووی سپی لە یەکبین و ئەمە یەک دوو یەجێ شێرێک و گورگێک و ڕێویە شەریکەون لە ڕاوە حیوانەکێوی ئەکوژن و ئەیتێنەوە شێر و فشێ گوێژە دە گورگێژە بەشیکە گورگێژێ ئەیکاوە سێ بەشە بەشێ بچوک بەشێک گەورەتر بەشێک گەورەترێژە ئەم بچووکە بۆ مام ڕێوی ناوەڕاستینەکە بۆ خۆم گەورەکە بۆ جەنابێژە یەک شڵ بەداوە پشتی گورگای تۆ پێنی ێجە ڕێوی تۆ بێ بەشکە ڕێوەکە ێجە قوربان ئەم بچووکە بخۆ نیمە ڕۆژ گەورەکە بخۆ ئێوارێش هەر کاتە ئیشتیا کراوە گەورەکەی تر بخۆ ئەیوتی ئافریم ڕێوی ئەم ئەقلە لە کێ وەرگرتی لەو کەرەی برام ئەمە لەو کەرەی برام دەرزوە ناری ئەمە دوو لەم بابەتە سێ وامانە پیاتیە بۆ محیبەتمان بۆ وڵات وامانە پیاتیە ێژە کابرای ماڵەکەیان سووتیاوە کردێسە یا تاقەکەی خۆیان و چووە لە بەنامبەری ماڵی وێستیاوتیان و بێرە ماڵ سووداوتی میوان بیکوژێنێتەوە نەمەوت هەرچێت بۆ میوانی سایمەوەمان پیاتی ئەگەر ئەم وڵاتە ئەربرە بەس جێگەی خۆی نستوی کێشە نیە بخۆ بەس بەداخەوە بەداخەوە ئەرە وڵا قوربان کاک ئەحمەد لە فەقیر لە دەوڵەمەند لە بەرپرس لە هەموو لایەکەوە تۆ میوانیەت و پەیوەندیەکی کۆمەڵایەتی تۆکمە دێ لە تێکەڵاوبوونەیە لە بەرپرسان لە هەموو ئەو لایەنانە مەسەلەن یان ئەوە سوودەکە بۆ هاوڵاتیان بۆ هاوڕێکانە بۆ کەسی دەوروبەرە بۆ نمونەگەر ئیشێکیان پێ بکەوێتەوە بە تەلەفۆنێک بۆی حەلبکەی مەسەلەن وەڵاهی لە 100 تا 100 وایە ڕۆژانە ئیشوکار ڕووم تێکا و ئیتر منیش تەلەفۆنەکەم بۆ دۆست و برادەرەکانم زۆربەی دەسەڵاتدارەکان جارجار هەرچی بێژن بێژن ئەحمەد قەیچەکەوە سەر چاون داوای نوکتەیە ئەەکە دێژن نوکتەیە بێژە و ئیشەکە پێی نەکریا بەسەو شۆ پیاە تەلەفۆنی بگرمەوەی گەرەکمە سیارەکەم بدەمە پیاوێ لای ئێوە وەقیست تۆ چیەژی ئەی خوایەژم بی دەرێ کە فیلم بێژم مەی دەرێ ترسم قسەی بۆ بکاتەوە وتم ئەڵای من نوکتەیەک بێژمەوە ئیشی من یوتی فەرموتم ئەم بینە کابرایە چوو لە ئاوایە گوێرەکەی بسێنێ گوێرەکەەکە نەئەگیریا هەر نەگیریا و نەگیرە دوایی مشتێکەکە وتی خواوەکیلی ئەم گوێرەکە لە خاوەنەکەی ئاقلترە سوورە زانێ پارەکەی نادەمێت دوایی تی خۆ منیش تێگەیم ڕاحمە گەورە بیا قەڵیم تەواو دەستی خۆش بێخۆ بەسەراتی تر چی هەیە یا شعرێک ئەگەر ئامادە وەڵاهی بەسەراتی تر ێژێ پاشایەک وتی و وەزیرەکانی وتی و هەر کەسێ بێعەقڵترین خەڵکی ئەم شارەم بۆ بێرێ خەڵاتێک گەورەیە دەبێت وەزیرەکان وتیان و با کەس نەزانێ خۆمان جارێ بگەڕین بەشکم دەستی خۆ بەرکەیم خەڵاتە ێژەیەکیان چوو لە بازارە وێسیا و چێ دەنەمە پیاوێکە بڕێ گەنمە لە دەچێ وتیەوە چێگەی کاکەوتی وڵات چۆلەکە گرمتی چۆلەکە چۆن واگیرەوتی وڵا بێتە لای ئەو ئاوا تێتە ئێرا ئەو گەنمە ئەخوا ئێرە ئێرمتی بەخوا خوا دایەسی تی وەڵی ڕاستی پاشا داوای بێعەقڵترین خەڵکی لێکردم بۆ نایتەکمە ئەم قسە لای پاشا بکەی هەرچی دابێن بڕێکیشە دەمە تو ئەوشتی وەڵی من نانی حرام لە ژیانمان نەخواردیە یەکێترەیە ئەو بۆتی کێوتی وڵا برادرێکە بەعی پێنج چۆلەکەی داوە جا وەڵی ئەمانەی لای ئەمە بەعی چۆلەکەیان داوە بەخوا نەدام دەستی خۆش بێخۆ کاک ئەحمەد پێم وا بێت لە بەسەراتێکە سیارەت پێ نەبوو پێ نەزە ئۆتۆمبیلت پێ نەبووە کەسێک وتێتی وەرە بۆ لام توتە ئۆتۆمبیلم نییە بە چی بێم بۆ لا دوای وتێتی بڕۆ بیکڕە ئایدی خۆشتێکی وا هەیە بەخوا جارێکیان باسم کرد بەڵێ وایە بۆیان کڕیم دەستیان خۆش یاخە بەڵام تی کا ئەحمەد خەڵکم لێمە ئازڵکێنە بە خۆرئان تووشی عیبەت ێم وەنا دۆست و ناچار و قەوم و خیلەیە ئیشیاپی ناینین بەس چۆن بەسەرات وا بوو وەڵاوتی سیارەیە بچێت منی سیارێک مسن وا ئەزانوە 270 وەرەخ جایتر ئەوە موچوو تەلەفۆنێکی بۆ شەد حەو کەس پارەکەیان داوە لە حاصل من سپاسی گشتیانەکەم دوایی یەکێوتی وەڵای ئەحمەد تۆش بێزەمیری ئەمشتی بۆ بێزەمیرە بەس نێوە لە کسیزێک و نابێژە حەو دەفتەرەکە مەمنونیم دەستی باجەکە بتی تۆش وتبوو خۆ مازدا ناکەم پیا قسە ئەی خۆ لەم ڕۆژا کێ تاقەتی مازدا و بەرازی دێ برا بەخوا ناکرد هەر نەوێ باشترە خوانەی بڕێ دەستی خۆش بێخۆ کاک ئەحمەد تا چەند گرنگە
دەربڕینی خۆشەویستی هەبێ لە نێوان دوو هاوڕێ بێ لە نێوان دوو هاوسەر بێ ئەمە تا چەند گرنگە زۆرێک لە نێوان هاوسەران ئەم کێشەیانە یاخود من داوای لێبردنەکەم ئەم قساکەم زۆر جار ئەیبینم پیا و ئەگەر ئافرەتێکی تەلەفۆنی بووە کاژێ گیان قوربانی چاوەکەمی بوومە قوربان وحدا ئیسابی سوێ نەزارێ بۆ نێرم بەس لە ژیانە وەژنەکەی نەی خۆی نەوتێ گیان دەست و خۆشوێ حەق وایە ئەو محیبەدانە لە ژنەی خۆتا سەر بکەی باش دڵنیاوە ئەویش ئەگۆڕێ بەرامبەری لە 100 دەستە خۆش بێ کاک ئەحمەدجان دوایین پەیامت چییە؟ دوایین پەیامم یا ڕەبی خوایە گیان ئەم وڵاتە پڕکەی لە خێر و بەرەکەت کە ئیسا خێر و بەرەکەتێ و دڵی ئەو بەرپرسانە باشکەی کە ئەم خەڵکەت تر لە داماوی بۆ بەختی نەجاتی بوێ باوە کاورامان پێنەیە جێ ژنی هەموو شەوێ ئاوێن یا بان وتیان ئەمە چیەوتی بوونەوەی کەی ناویر با ئەمە کەم بکەی ناویر دەستە خۆش بێ لە خزمەی جەنابتان زۆر سپاس دەکەین کە لەم بەرنامەیە لەگەڵمانەوە تۆ بەڕێزی یخوا بەخێر چاوی منی من لە خزمەی جەنابتان بۆ قوڕەکاری نەبوو بۆ بەرنامە یخوا دەستە خۆش بێ قوربانی تۆم دەی چاوی من خۆشحاڵ بووین. خۆشحاڵم دەستی تۆش خۆش بیاخ بینەرانی عزیز و خۆشەویست لە هەر جێگەیەکەن دووبارە جەژنتان پیرۆز بێت هەموو ڕۆژێکتان هەر لە جەژن و خۆشی دابێت لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵ بەڕێز کاک ئەحمەد کە ناسراوە بە ئەحەنۆکە لە خزمەت ئێوەی ئازیزا بووین تا بەرنمەیەکی تایبەت و تا دیدارێکی تایبەت بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنە وڵاتان و لەگەڵتان بەردەوام بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن هەندێکی ترە چن لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بەتەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تابی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان دەچینە لای ڕاپۆرتێک کە هاوکارمان ڕێناز ئەرسەلان لە دەبەری ڕاپەڕین بۆیان نادەکردنی سەبارەت بە قوربانیکردنی بە کۆمەڵ لەو دەبەرە فەرمون باکەیتەوە بینەرین. لە پاڵ بەڕێکردن و پیرۆزکردنی جەژندا بەشێک لە هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕی وەکو نەریتێکی ساڵانە و ئەرکێکی ئاینی قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدەن و پاشان بێکسانی دابەشی دەکەن بەسەر هاوڵاتیاندا ساڵانە وەکو نەریتێکی لە مێژینە
دەستە بە کۆمەڵ قوربانیەکانمان دەکەین هەر کەسە و لە ماڵی خۆی قوربانیەکەی خۆی بە تەواوەتی ئامادە دەکات دواتر دەیهێنین لە شوێنێک کۆی دەکەینەوە پاشان بەپێی ئەو داتایانەی کە پێشتر ئێمە وەرمان گرتووە هەموو ماڵەکانی گوندەکەمان تۆمار کردووە ئیتر دواتر بەپێی ئەو گۆشتەی کە هات بۆ ئێرەکانە ئێمە دابەشین نفوسی دەکەین و بۆ هەر کەسێک بۆی بزانین چەندی بەردەکەوێت بە بەراورد بە ساڵی ڕابردوو سپاس بەخوای گەورە زیادی کردووە و لەخوا بە زیاد بێت تا ئێستا نزیکەی 3 تەن و 400 کیلۆ هاتووە و نزیکەی بۆ هەر کەسێک زیاتر لە کیلۆ و نیوێکی بەردەکەوێت هاوڵاتیان دەڵێن وەکو نەریتێکی ساڵانە بە دڵخۆشیەوە ئەرکێکی ئاینی بەجێ دەگەێنن بە مەبەستی ڕەزامەندی خودای گەورە ساڵانە ئێمە لە جێژنی قورباندا بە کۆی گشتی گوندەکەمان هەڵدەستین بە قوربانیکردن و ئەم قوربانیە لە شوێنێک کۆ دەکرێتەوە کە مزگەوتە لەوێشەوە ساڵانە بە نەفوس دابش دەکرێت هەموو ساڵی ئێمە لە ڕێی لیژنەیەکەوە سەرژمێری گوندەکەمان دەکەین چ لە ڕووی ژمارەی نەفوس و چ لە ڕووی قوربانیەکان گوندەکەمان کە پێکاتووە لە 450 نزیکی 50 بۆ 40 ماڵێک و ئەم ساڵ زیاتر لە ساڵانی ڕابردوو خەڵکەکە بە گەرم و گورتر زیاتر هاتووە بە پیر ئەم نەریتە ئاینە پیرۆزە ساڵانە بە پێی نەریتەکانی خۆیان بەشێک لە گوندەکانی سنووری ئیداری ڕاپەڕی قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدەن یەکێک لە ڕکنەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بەجێ دەگەیەنن گۆشتەکە هەمووی بێکەوە کۆ دەکەنەوە و دواتر بە پێی نفوس دابەشی دەکەن هەر خێزانێک لە نێوان 5 بۆ 15 کیلۆ گۆشتی بەردەکەوێت ئەمەش بە پێی گەورەی و بچووکی خێزانەکان دادەنرێت لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بۆ وەرگرتنی کار و چالاکی و هەواڵ و زانیاری شار و چارچەکان دەچینە بەڕگەی پەیامنێران و دەچینە لای پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەی ئازاد سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش زانیاری لای تۆ چییە فەرموو بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێت من دیارە لە ناحیەی خەلیفانم ئەمڕۆ لە ناحیەی خەلیفان ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری بە ئەمکاری دەستگای خێرخوازی بەخشین دیارە ئەمڕۆ لە ناحیەکە سونەتی قوربانی ئەنجامەدەن 4 ڕۆژەوڵا هەروەها 22 سەربزنیان کردۆتە قوربانی دیارە لەم ناوچەیە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری ساڵانە پرۆسەی قوربانی ئەنجام دەداتن و بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەتی ناوچەکەدا بەشیەکاتن من بۆ زانیاری زیاتر وەقسەکردن لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی پرۆسەی قوربانی ئەسما لای کاوسمان بناوی بەرپرسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری کاوسمان سڵاوت لێ بێتن پرۆسەکەتان چۆن بەڕێوە چێسن بناوی خوای گەورە و میهرەبان پێشەچی جێژنە پیرۆزانە لە تەواوی موسڵمانانەکەین و بە تایبەتی برانی پێیان دەستخۆشیان لێکن سەرکەوتوو بن ئینشاءڵڵا مادی بوونە لەو جەژنەی پاپاداشتان دەدەن خوای گەورە عیبادەتان قبوڵ بکە ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین و بە هاوکاری خێرخوازە دڵسۆز و خەمخۆرەکانەوە ساڵانە ئەمە بەرنامەمانە کە ئەو سونەتە گەورەیە ئەو سونەتە پیرۆز ئەنجام بدەین بەڵێرە دەستخۆشی لە تەواوی خێرخوازانەکەین کە ساڵانە هاوکارمانن نەک لە هەر قوربانی لە هەموو پرۆژەکان لە هەموو مناسبەکان هاوکارمانن پاڵپشتمانن دەستخۆشیان لێکەین خوای گەورە پاداشتان داتەوە و خوای گەورە یارمەتیان بداتن وامە پرۆژەکەمان بریتیە لە تەقریبی بابەت حیوانەکان 26 سەر حیوانن ساریان ڕەشەوڵاقی گەورەنە و 22شان حیوانی گسکەنە و زیاتر دابەشەکەین بەسەر خەرچی فەقیر و هەژاری دەڤەرەکەمانەوە خەلیفان و دەوروبەریەوە بەم شێوەیە دابەشانەکەین بەسەر خەرچی فەقیر و هەژار و کەم دەرامەتەوە زیاتر بڵین چەند کیلۆ دەرەچێتن یان چەند ماڵتان لای خۆتان ناونووس کردەوە کە ئاژەڵەکان تەوا بوون بەسەریان دابەش بکەن وەڵامە ساڵانە زۆربەی جاران مثلم 400 و 500 و 600 ماڵمان تەوزیع کردی ئەو ساریش تەمەنە ئەکەین و زیاتر بیتن ئینشاءالله ئەم ساریش بە هەمان شێوەی ساڵان
بەسەر خەرچی فەقیر و هەژار دەڤەرەکەماندا تەوزیعکەین ئینشاءڵڵا تەمەناکەین زیاتر بیت لە 400 و 560 ماڵ ئەوان ئینشاءڵڵا. چێ زیاتر بڵێن هاوکاری پرۆژەکانیەوەی کەوا ساڵانەوە پرۆژەیەکی زۆرتان هەیە هەم لە قوربانی هەم لە بۆنەکان هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەتەکەن؟ وەڵام من باسم کرد زیاتر خەرچی دەوڵەمەند خەرچی خێرخواز هاوکارمانە لە هەم پرۆژەکانمە بە حقیقەت پرۆژەکانیمە یعنی بەردەوامن خوای گەورە پاداشتان دەتەوە لێرە و دەستخۆشان لە یەکەین کە لەم شاشات جوانەوە ژیان لە دەنجی منە دەستخۆشان لە یەکەین خوای گەورە پاداشتان دەتەوە و لێرەوە داوان لێکەین بەردەوام بن ئێمە هاوکاریەکانیان بە ئامانەتەوە بە دڵسۆزیەوە بە دەستەچی پاک و ئەمینەوە ئەگەینە خەرچی فەقیر و هەژار و کەم دەرامەتەوە خوای گەورە پاداشتان دەتەوە ئینشاءڵڵا. سپاس بۆ کاسمان بناوی بەرپرسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵ دادگەری. بەڵێ دیارە ئەمساڵ قوربانیکردن لە ناوچەکە هاوڵاتیان و مسلمانان قوربانی زۆریان ئەنجامدا و بە تایبەتی بڵێن لە شارەکان و لە گوندەکان ڕێژەیەکی زۆری قوربانی ئەنجام درراوە و هاوڵاتیان سونەتی گەورەی قوربانیان زیندوو کردوتەوە. بەڵام نەگەڕە مۆلایەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان ئازاد و مەراوەی سپاس کە ڕاستەخۆ لەگەڵ ماڵبووی. خۆشەویستانی بینەر لە تەوەرێکی تری ئەم بابەتەدا دەچینە لای میوانێکی ئازیز و خۆشەویستمان بەڕێز مامۆستا ئەکبەر غەریب شارەزا لە بواری پەروەردەی خێزان. دەمانەوێت مامۆستای بەرزلەم بەشەدا لەم تەوەرەدا قسە بکەین لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان نەریتە کۆمەڵایەتیەکان لە بۆنە و ئاهەنگەکاندا بەتایبەت کە ئێستا جەژنی قوربانی پیرۆزە پێویستە لەسەر تاک بە تاکی ئێمە پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان لەم ڕۆژانەدا چۆن بێت. نابوون سەرەتا بەنای خوای گەورە پیرۆزبای جەژن لە بەڕێستان و لەسەر جەم کارمەندانی پەیام تیڤیەکەم و لەسەر جەم موسڵمانانی گیانەکەم و بە تایبەت موسڵمانانی کوردستانی خۆشەویست هیوادارم ئەم جەژنە سەرەتایەک بێ بۆ ژیانێکی باشتر و خۆشتر و ئاسوودەترین وەداخستنی دەرگای ناسۆری و ناخۆشی و تاڵی بێ هەر شاد و کامەران ئینشاڵڵا. زۆر سپاس. ئاشتی کۆمەڵایەتی تەبعەن هەموو ئەو شتانی کە شیعاری دینین بە جەژنتەوە بە جومعەتەوە بە هەموو ئەو شتانی کەدا ڕێژراون فەلسفەیەکی و ڕەگ و ڕیشەیەکی قوڵ لە پشتیەوە هەن یعنی هەر ئەوە بە سادە و ساکاری نەخراونەتە لە خزمەتی مرۆڤەکان نەخراونەتەوان کۆمەلگاوە بۆ ئەوەی کۆمەلگا بتوانێت جێبەجێ بکە. یعنی پێویستە هەموو تاکێک بزانێت کە ئەم شیعارە دینیانە بە تایبەتی هەمویان دوجار ئەچنەوە خزمەت و بەرژەوەندی تاک بە تاکی کۆمەلگە و تاک بە تاکی تاکەکانی کۆمەلگە خودی خۆیان. بۆ نمونە جەژنی قوربان دوو شتی زۆر زۆر ئەساسی بە مەبەستی خودایی تێدا بەدیهێنرا و ئەفرێنراوە. بۆ نمونە ئەبینی تەسبیح حسابێکی تایە لە نێوان مرۆڤەکانە. بۆ نمونەیەکیان ئەوەیە هەژارەکان جارێکی تر بەسەرەکرێنەوە لە لایەکیانەوە لە لایەکی تریشانەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە بینی تاکەکانە ئەو گرژی و تاڵی و ناسووری و ناخۆشیە کە لە نێوانیانە ڕووی داوە ئەبێت بە دەرفەتێک بۆ نوێ بوونەوە هەمیشە. یعنی ئەم شیعارە دینیانە بەگشتی بە جەژنەکانەوە بە تایبەتی پێویستە مسلمانان زۆر جەختی لەسەر بکەنەوە پێویستە مسلمانان وەکو خۆیان ئەدای بکەن و بتوانن بنەما ئەخلاقی و ئیمانەکانی تێدا جێبەجێ بکەن بۆ ئەوەی تاکەکانی تری کۆمەلگا هەمووی لێ مستەفید بن. زۆر باشە. ئوستاز بە تایبەت لەم جەژنەدا سەرنجێکی وردمدا لە پەیوەندی کۆمەڵایەتی بەراورد بە جەژنەکانی ڕابردوو بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێک هاوڕێک ئەو تێی ئیمامی عەلی نووسی بوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ڕۆژگارێکتان بەسەردادێ جەژنەکانیشتان هەر وەکو ڕۆژی ئاسایی بەسەردا تێدەپەڕێ لە ڕۆژانی جەژندا من بەداخەوە ئەوەم یعنی بە واقعی بە چاوی سەربینی ینی پێم وا بێ زیاتریش بابەتی کۆرۆنا و ترسی تێکەڵبوون و بەریەکەوتن و بابەتی تەندروستی زیاتر ئەو بابەتەی ئاوا لەسەر خەڵک قورس کرد بوو. ئەگەر نەخۆشیش ئەگەر پەتاش هەبێ ئەگەر دیاردەیەکی سروشتی ترسناکی شەوێ لەسەر کۆی کۆمەلگا پێویستە ئێمە دەستبەرداری بۆنە ئاینەکانمان بین دەستبەرداری بۆنە کۆمەڵایەتیەکانمان بین دەستبەرداری ئاشتی و تەبایی شیرازەی خێزان بین. بێگومان نەخێر بەڵام هۆکارەکان کە بوون بەهۆی ئەوەی کە تاکەکانی کۆمەلگا سار بنەوە لە ئاڵوگۆڕ و تەبادولی مەحیبەت و تێکەڵاوی و جێبەجێکردنی سیلەی ڕەحم و هاتوچۆ ئەمانە کۆمەڵی هۆکاری زۆرن. یەکێک لەوانەی کە نەخۆشی کراوە بە یەکێک لە هۆکارەکان پاشان تەکنۆلۆژیاش بەڕاستی دەستێکی باڵای هەیە لە سارکردنەوەی ئەو نەریتی ئاینی و کۆمەڵایەتیانی کە بەرەوکی کۆمەلگاکەمانی گرتووە. لایەنە نەرێنەکانی تەکنۆلۆژیا بریتیە لەوەی ڕۆحی زیندوی ڕاستەقینەی لە هەناوی تاکان نێشتووە. یعنی جاران ئێمە جەژن کەسەکان بەوە ڕازی نابوون لە ماڵی خۆیانەدا بنیشن هەمویان پیاوان ئەگەڕان ماڵ بە ماڵ گەڕک بە گەڕک شوێن بە شوێن نەخۆشەکان بەسەرکرانەوە هەژارەکان بەسەرکرانەوە. ئێستا تۆڕی کۆمەڵایەتی و ئەنتەرنێت بووە بە هۆکارێکی گەورە لە بەرنەم ئەو
ئاڵ و گۆڕ و تێکەڵاوکردنی ڕۆحیە لە تاک بە تاکی کۆمەلگاکەی خۆمانە ئەوی شێکێکە لەو هۆکارانی بەڕاستی لایەنی نەرێنی زۆرە بە تایبەت لە شیعارە ئاینی و بۆنە کۆمەڵایەتەکانی کۆمەلگاکەمانە زیانێکی گەورە و گورزێکی گەورەی لە خێزانەکانمان وشاندووە. زۆر باشە مامۆستا زۆر جار دەبینین کە هەندێک کەس کێشیان دەبێت جەژنەکەنە هۆکارێک بۆەوەی کە ئاش ببنەوە ئاشتەوایی تێدا ئەنجام بدەن بەڵام دەبینی ئەم ئاشتەوایە لە ناخی هەندێک کەسا بوونی نییە ئەتوانین بڵێن کە ئەم کەسانە ڕەوی دەرونیەوە نەخۆشن کە ئاشتەوایی لە ناخیانە نەبێت حەز بەو ئاشتەواییە نەکەن ئامادەیان تێدا نەبێت چکە زۆر جار وەک دەزانین کە جەژنەکان دەبنە هۆکارێک بۆ ئەوەی کە چەند کێشەیەک چارەسەر بکرێت خۆی لە ڕاستیە خانم ئەو شتانی کە پاڵنرن بۆ ئاشتەوایی لە مرۆڤدا ئەبێ زۆر گەورە بن ئەبێ زۆر لای مقەدەس بێ بێ زۆر لای پیرۆز بێ شتی سادە و ساکار و سانا ناتوانێت پاڵ بە مرۆڤەوە بنیە ئەو بڕیارە گەورانە بدا یعنی جاری وا هەیە تەسەورکەن باوەڕم پێ بکەن جاری وا هەیە ڕۆشتن بەسەر دەرک و داڵێکا کە ئێسکت بشکێنێ پێت خۆشترە لە ڕۆشتن بۆ ماڵێکە دڵی شکاندووی جاری وا هەیە کێشانی وشەی لێبوردن لە گەروی ئینسانێکەوە قورسترە لە کێشانی ڕۆح لە گەروی ئینسانێک بەلای ئینسانەکەەوە ئەوە نەگرانە بەڵام زۆر مامۆستا لە کۆمەڵگەیەمە کەسێک ئەگەر دەست پێشخەری بکات ئەگەر داوای لێبوردن بکات لەلایەن هەندێک کەسەوە بەکەم سێ بکرێت ڕاست خۆی ئیستیغلالکردن بەڕاستی لە زاراوەی شاهەیە و لە ئینسان شاهەیە جاری وا هەیە هەر وشەی لێبوردنەکەش ئیستیغلالەکرێت جاری وایە زۆر چوونە پێشەوە بۆ بەرامبەر بە چەشنێ نەخۆشیەکانی گرتووە بە چەشنێ لە ڕێگە ڕاستەکەی مرۆڤایەتی لایدا و بنەما ئەخلاقیەکانی تا لاواز و کەس بووە بیان و هەیە بۆ لێبوردنەکانی تۆش بەڵام ئەگەر ئینسانێ بنەما و پرەنسیپ و مەبادیئەکانی ئاین بە تایبەتی لە ناخیا چەقی بێ پەروەردە ئاینیەکان لە ناخیا ترۆکەی کرد بێ و گەورە بوو بێ بەڕاستی گوێ بۆ شتانە نادا یعنی ئینسانی گەورە هەمیشە باز بەسەر شتی گەورادا ئینسانی گەورە بە دەست شتی بچووکەوە ناناڵێنێ یعنی من ناکرێت لەبەر ئەوەی بەرامبەرەکەم ڕەفتاری شێوەیە کە منیش بچمە سەر ڕەفتارەکەی ئەو ئیمامی غەزالی لەسەر ئەمە قسەیەکی زۆر جوانیەیە هەندێک شەڵێن قسە ئیمامی عەلیە بەڕاستی ئەڵێ تعامل مع الناس عامل مع الناس بأخلاقكم لا بأخلاقهم يعني ئینسان ئەبێ بە ئەخلاقی خۆی مامەڵە بکە نابێ بە ئەخلاقی بەرامبەرەکەی مامەڵە بکە ئەگەر من دراوسەیەکی خراپ مەبێ بەردێ بەهاوێژێتە ماڵەکەمەوە خۆ ناکرێ منیش بچم بەردێ بەهاوێژمە ماڵەکەیەوە ئەبێت من بە ئەخلاقی خۆم مامەڵە لەگەڵ ئینسانەکانە بکەم کەواتە لە سەرەتای شاوتمان بزوێنەری پشتی ئەو جۆری لێبوردن و بزوێنەری پشتی هەڵسوڕاندنی ئەو شتانی تو ئەتوێ پێشکەشی بە کۆمەلگاکەی بکەیت چییە ئایا ئاینە ئایا ئەو ئاینە داوت لێکە ئەبێ بەرامبەرەکەش و لێو بورێنجا تۆ لێ ببووری ئایا ئاین پێتەڵێ ئەبێ بەرامبەرەکە چاک بێنجا تۆش چاکبی نەخێر بێگومان کاتێک گەورەی ئینسان تاقیەکرێتەوە کاتی حسن و خوڵقی ئینسان بەرجەستە بێ و بارزە بێ و دەرئەکەوێ کە بەرامبەرەکە هەڵە بێ آخر ئینسان وەکو کوردەواری ئەڵێ ئینسانی ئەوەیە کە کوڕی مەوقیفەکان بێ ئەگینا لە خۆشییا من و تۆ هیچ گرژیەکمان نییە لە خۆشیە هیچ کاردانەوەیکی خراپمان بۆ یەکتری نییە بەڵام کاتێک کە من خراپم و تۆ باش بی ئەو کاتە باش و کەسایەتی تۆ دەرەکەوێ بەڕاست زۆر باش ئوستاز ئێمە چەند ساڵێکە لەناو قەیرانێکی دارایی سەختدا دەژین و ڕۆژەکانمان بەڕێ دەکەین قەیرانە ئابوووریەکان تا چەندە کاریگەری کردووەتە سەر کالبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان چونکە خەڵکی ئێستا بڵێن و نەڵین هەموو غەمی بووەتە تێرکردنی سکی ینی زۆر جوانە ڕاست سیارە معقول ئەو شتە کەمالیانەی کە پێشتر ینی پێوە مەشغوڵ بوو تا دەگاتە بابەتە کۆمەڵایەتیەکان هەمووی خستەوە تەلاوە لەسەر یەک خاڵ تەرکیز دەکا کە بریتێ لە پەیداکردنی بژێوی و مەدارکردن لەگەڵ ئەو بارودۆخە هەتاکو و خی گەورە دەرویەکمان لێ دەکاتەوە ئەمە تا چەند کاریگەری لەسەر کالبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتی و مەشغوڵبوونی خەڵک بە بابەتە خۆراکیەکان زۆر پرسیارێکی جوانە دەست و خۆش بێ بەڕاستی ئێمە لە بیان و هێنانەوە زۆر بێعیبین هەمومان بیانومان هەیە بۆی لە بەرپرسیارەتی هەڵبێ هەمومان بیانومان هەیە بۆ ئەوەی چاکە نەکەین هەمومان بیانومان هەیە بۆ ئەوەی تەسامحمان بەرامبەر یەک نەبێ لێبوردە نەبین لە ئاستیەک حەزەکەم شتێکەیە بزانین تاکی کوردی لە ئێستادا بەڕاستی برسی گەدە نییە تاکی کوردی لە ئێستادا برسی ڕۆحە هەمومان ئەو کەلێنە گەورانی کە لە ڕۆحمانە هەیە ئەوە کەلێن لە گەدەمانە نییە یعنی بەداخەوە ئێمە ئەوەنەی ئەوداڵی دوای ئەو بابەتەی تێرکردنی گەدەمانین ئەوەنە ئەوداڵی دوای تێرکردنی ڕۆحمانین هەر شیعارە دینیەکانیش لە هەینیان لە جومعانە لە جەژنەکانە خوای گەورە ئەوەنەی گرنگی بە تێرکردنی ڕۆحی ئینسانەدا ئەوەنە گرنگی بە گەدەی ئینسانەکان نادا علی تەنتاوی لە کتێبی یادەوەریەکان مەقسەیەکی زۆر جوانی لەسەرمایە چیرۆکێکی زۆر جوانی لەسەر ئەمە نووسیوە ئەڵێ پاسەوانی گەڕەکەکەمان
کە پاسەوانی گەڕەکەەکەیان دیارە ئەو کاتە لەو سەردەمەی ئەواندا گەڕەکەەکان پاسەوانیە بووە ئەڵێ ڕۆژانە خەڵک خواردنی بۆ پاسەوانی گەڕەکەەکەمانە برد ئەڵێ کاتێک کە خەڵکی بر بۆ پاسەوانیە بر تێکەڵ یەکرد خواردنەکانم و یەکرد لە دەفرێکەوە جامێکەوە قاپێکەوە ئەیبر بۆ ئەو کەسە کە پاسەوانی خۆمان پێی دەوترات چێشتی مجەوەر وەک ئەوی خۆمانەڵێن بەڵام عەلی تەنتاوی ئەڵێ من خۆم خواردنەکەم بۆ ئەنار هەرچیەک بووە زۆر بە جوای بۆم تەنزیفە کرد زۆر بە جوانی وەکو ئەوەی بۆ میوانێکی خاوەنی ئیکرامی بنێرم زۆر بە ڕێزەوە بۆم نارد ئەڵێ ڕۆژێ لە جەژنا خەڵک لێ کۆبوونەوە پرسیاریان لێ کرد فەقیرترین و هەژارترین کەسی ئەم گەڕەکە کێیە لەم کۆڵانە وتی ماڵی شێخ عەلی تەنتاویە ئەڵێ وتی ئەی سەخاوەترین ئینسان کێیە لەم گەڕەکە وتی هەر ماڵی شێخ عەلی تەنتاویە زۆریان پێسەیر بوو وتیان چۆنە بێت هەژارترین کەسی ئەم گەڕەکە سەخیترین کەس بێ یعنی تۆ خۆشترین خواردن ئەو پێداوتی بڵێ بێگومان ئیتر زۆر بەلایەنە سیر بوو وتی پرسیاریان لێ کرد بۆچی وایە وتی عەلی تەنتاوی کاتێک بە منداڵەکە خواردنەکانم بۆ نێرێ زۆر منەزەم و بە ڕێزەوە خواردنەکانم بۆ نێرێ هەست دەکەم ڕێزێکم لێگرێ لە خواردنەکەی بەڵامی ئێوە هەر چەنە خۆشە گەدەم باشتر ئیسیفادەی لێکا لە ڕووی جەسەدیەوە باشتر ئیسیفادەی لێکم بەڵام لە ڕووی دەرونیەوە هی ئەو زیاتر ئیسیفادەی لێکم کەواتە وتی تێرکردنی ڕۆحم زۆر پێگرنگترە لە تێرکردنی گەدەم یعنی ئینسان پێویستە بەڕاستی گەورەترین گەڕانەوە نییە ئینسان بە دەوری گۆی زەویا بگەڕێ گەورەترین گەڕانەوە نییە بچی هەسارەکان کەشف بکەی گەورەترین گەڕان بۆ ئینسان لە ژیانی خۆیدا گەڕانە بە ناو ناخی خۆیدا و گەورەترین دۆزینەوە لە ئینسانە بۆ ژیانی ئینسان دۆزینەوەی مەهارەت و تواناکان و قودسێت و کەرامەتی خۆیەتی لە ناواخنی خۆیە بۆیە بەداخەوەی ئێمە دەستمان لەو گەڕانە بەرداوە ئێستا خەریکی جیهانی مادەین لە جیهانی مادەنە تەراترێنەکەین بە کەیفی خۆمان لەسەر حسابی جیهانی ڕۆح جیهانی ڕۆحمان فەرامۆش کردووە بەداخەوە زۆر باشە پێشتر ئاماژەت بەوە کرد کە کۆمەڵێک پاڵنەر هەیە ئەو پاڵنەرانە چین کەوا لە ئینسانەکە کە دەست پێشخەری بکات کە ئاشتەوایی ئەنجام بدات خۆی لە ڕاستیە پاڵنەرەکان زۆرن لە هەندێک وڵاتە ئەکرێ بڵین دابوونەریتە لە هەندێک وڵاتە ئەکرێ بڵین ئاینە لە هەندێک وڵاتە ئەکرێ بڵین کەلتور و مەسەڵەن بابەتە کۆمەڵایەتەکانی ئەو کۆمەڵگەی مقدسات و هەندێک جار ئایدۆلۆژیا و ئەمانەیە بەڵام لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە تێکەڵەیە لە هەردووکیان هەم ئاین داینەمۆی ڕاستەقینەی بەگەڕخستنی شتەکانی ناو هەناوی تاکی کۆمەڵگەی خۆمانە هەم دابوونەریت و کۆمەلگا و کەلتور و ئەمانە بۆیە ئینسان ئەگەر بتوانێت تێکەڵەیەکی جوان لەم دوانە دروست بکە ئەگەر بتوانێت لە ڕوانگە و لە ڕێگەی ئاینەوە بتوانێت شتەکانی ئاراستەی کۆمەلگا بکە بەڕاستی پێتانەڵێم بەڕاستی پێتانەڵێم هەرگیز هەڵە ناکا لە کۆمەلگادا هەرگیز زیانی بۆ تاکەکانی کۆمەلگا نابێت ئوستاز دوا پرسیار ئاراستی جەناوت بکەین ئێمە هەمیشە دەبیستین کە گەنجەکانمان تا بە خۆشمانەوە دەڵێن دەسەڵات هەستی نیشتیمان پەروەری و خۆشویستنی وڵاتی لە ناخمانە نەهێشتووە لەو بابەتەشدا کە بریتە لە شیرازەی کۆمەلگا لە باڵانسی دەروونێکی تەندروستە نێوان تاکەکانی کۆمەلگا دەسەڵات تا چەندە شوێن پەنجەی هەیە تا چەندە خەتای هەیە لە کالبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە یاخود لە بەریەکەوتنی تاکەکانی کۆمەلگا بە دەروونێکی گەرمەوە بە عسابێکی گەرمەوە ڕاستە خۆی نێشتنی هەست بەلای تاکەوە لە کۆمەلگادا پەیوەندی بە چواردەوریوە نییە پەیوەندی بە خودی ئینسانەکەەوە خۆی هەیە لە ڕاستەقینە ئەگەر ئینسانێ لە ڕووی ڕۆشنبیریەوە باڵا بێ لە ڕووی ئاینیەوە باڵا بێ بەڵام بۆ کۆی تاکەکانی تری ناوەندی کۆمەلگا بەڕاستی دەسەڵات دەستێکی باڵای هەیە لە هێشتنەوەی بەها کۆمەڵایەتەکانی ناوتەڵ و دەرونیە بەداخەوە ئەوەی خۆمانی بینین هیچ یاسا و دەستور و ڕێزگرتن لە دابوونەریت و ئەمانە یەک نییە داڕێژدابێ بۆ ئەوەی بەرژەوەندی تاکەکانی کۆمەلگا لە ڕووی بە کۆمەڵایەتەکانەوە هەبێ ئەوە بەڕاستی بەجێ خۆی بەڵام حەزەکەم یەکشت بڵێم لە ئینسانە بەڕاستی ئینسان ئەبێ خۆی خاوەنی مەڵۆیەک لە قوربانی بێ لە ناو دڵی خۆیدا ئەبێ خۆی خاوەنی سوکانی خۆی بێوەکو ئەڵێ خۆی جڵەوی خۆی گرت بێ لە حقیقەتە یعنی ناکرێت لە بەرەوەی حکومەتێکی خراپمە منیش دەستکەمە کاری خراپ لە بەرەوەی حکومەتێکم هەیە هەست بە بەرپرسیارەتی ناکەم منیش هەست بە بەرپرسیارەتی نەکەم لە چوارچێوەی خێزانەکەم لە چوارچێوەی گەڕەکەم لە چوارچێوەی ناوچەکەم ئەمە بەڕاستی بەرپرسیارەتیەکە تۆ ئەیخیتە ئەستۆی کەسێک کە بەڕاستی تاوانە پێشا لە خودی خۆتیەکەی هەرچەنە من بەڕاستی مە پیاڵدا نییە بۆ حکومەتوەمانە بەڵام باسی شخصەکەم کەسایەتیەکەم باسی توانا و مەهارەی تاکە کەسیەکەم نابێ ئینسان تەواوی شتەکانی تەسلیمی ئەوە بکات قوربانیدان لە ژیاندا بەڕاستی بە ئینسانی گەورە ئەکرێ بە ئینسانی بچوو قوربانیدان ناکرێت کاکە پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم ناسراو بوو بە ئەمین
بەڵام کاتێک کە ڕوبەڕووی خراپەکانە بووە پیانەوەچی پیانەوت ساحیر و فێڵباز و ئەمانەیان پێوفری و دەر و وانە بوو ماکسیمیلیانوس و هاوڕێکانی بەڕاستی شکۆمەند و پاشای دەسەڵات و حکومڕان و کۆشکەکان بوون بەڵام کاتێک کە ڕوبەڕووی ئەوان بوونەوە پیانەوتن ئەشکەوتی و خائین و خۆفرۆش و ئەمانە بڕۆ ئەحمەدی مفتیزادە و مەلای مدەڕیس و شێخی نەورسی و مەلای گەورە و ئیمامی ئەحمەد و ئەمانە هەمویان عالمی مەملەکەت بوون کاتێک دژی زوڵمەوەستان و دژی ستەمکاریە بەسانەوە ئەیان نەزانن نەمانە بۆیە ئینسان بەڕاستی شتەکانی دەست خۆی کەوتووە لە هەر زروف و زمانێکا بێ توانە و سەلیقە و تاقەکانی خۆی ئەتوانێ بەگەڕ بخە نابێ ئینسان تاکەکانی ئەم کۆمەلگای خۆمان لە بەرپرسیارەتی هەڵبێن لەبەرەوەی حکومەت خراپە من بەڕاستی پاڵپشتی حکومەت ناکەم ئەزانم کۆمەڵی کەلێن و خراپە و کەلێنی نەرێنی گەورە گەورەیان لەم کۆمەلگای خۆمانە دروست کردووە نەیانتوانێت بە بەرپرسیارەتی ڕاستەقینی خۆیان هەڵبسن وەکو حکومەتێکی ڕەشیق و چاک بەڵام نابێت تاکەکانی کۆمەلگاش دەستبەرداری ئەو پرینسیپ و مەبادی ئەخلاقی و ئینسانی و ئیمانیانی خۆیان بن بەڕاستی زۆر سپاس بۆ میوانی عزیز و خۆشەویستمان مامۆستا ئەکبەر خەریب شارەزا لە پەروەردەی خێزان بەڕاستی ئەم تەوەری بەرنامەکەمان جوانتر کرد دووبارە بەخێر بێ و جەژنە پیرۆز بێ جەژن لە یۆش پیرۆز بێ سپاس بۆم دەرفەتە و سەلامەت زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست هاوکارانمان ڕاپۆرتێکیان بۆ ئامادەکردنی لەسەر قوربانیکردن لەلایەن دەستگای فێرخوازی بەخشینەوە فەرموون با پێکەوە بینەری و ڕاپۆرتەش بالله بسم الله الرحمن الرحيم ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب سرتا پیرۆزبایی هاتنەوەی جژنی قوربانی پیرۆز ئەکەم لە مسلمانان و هیوادارم داواکارم لە خوای پەروەردگار جژنیان پیرۆز بێ و تاعاتیان قبول بوو بێ دیارە ئێمە وەکو نەریتی ساڵانەی خۆمان وەکو دەستگای خێرخوازی بەخشین هەموو ساڵێک پرۆژەی قوربانی لە کوشتەرگای سلێمانی جێبەجێ ئەەکەین ڕۆژێک پێش سەربڕینەکەواتە دوێنێکە یەکەم ڕۆژی جژن بۆ ئێمە وڵاقەکانمان هێناوە لێرە ئاژەڵەکانمان هێناوە ئەوە دامان ناون شەو بۆیان سەربڕێوین بەیانی سعات 4:30 بە گوێرەی هاتنی خۆمان ئەو کارمەندە خۆبەخشانی خۆمان لەگەڵ کۆمەڵی کارمەندی تر کە پێمان وتون لەگەڵ قەسابەکانە هاتوون کاری تیاکەین و گۆشتەکان لە توپەت ئەەکەین و ئەو گۆشتانە ئەو وڵاخانەی ئێمە و ئاژەڵانەی ئێمە پزیشکی تایبەتی خۆی بینیوێتی فەحسی کردووە ئاژەڵێکە بۆ خواردن نەبێ و بۆ قوربانی نەشێ ڕەتیان کردوێتەوە بەڵام سوپاس بۆ خوای گەورە ئێمە وڵاخەکانمان و ئاژەڵەکانیشمان هەمووی تەندروست بووە هەمووی لە ڕووی تەندروستیەوە شیاو بۆ بۆەوەی کەوا بکرێت بە قوربانی لێرە قەسابە بەڕێزەکان وەک ئەیان بینن لەگەڵ کارمەندە خۆبەخشەکانی دەستگای خێرخوازی بەخشین و چەند کارمەندێکی تر سەرقاڵی ئەوەن گۆشتەکان ئامادە ئەکەن دیارە بە چەند پرۆژەیەک ئەم پرۆژەی قوربانیە جێبەجێ ئەکرێت سەرەتا دێتە سەربڕخانەی شاری سلێمانی لە سونی شاری سلێمانی دواتر ئاژەڵەکان پشکنینیان بۆ پێ دواتر سەریان دەبڕێت دواتر پزیشکی ڤێتەرنەری جارێکی تر پشکنینی بۆ ئەکاتەوە دوای پاکردنی ئاژەڵەکان و سەربڕین و پاکردنیان ئەچێتە سارکەرەوەی قەسابخانە دواتر دوای چەندین سەعات مانەوە بۆی گۆشتێکی تەندروست بێ جارێکتر لە ڕۆژی دووەمە دەستەکرێت بە ئامادەسازی بۆ ئەوەی گۆشتێکی جوان گۆشتێکی تەندروست لێرە ئامادە بکرێت و دواتریش بە بەڕاد ڕەوان بکرێت بۆ ئەو شوێنانەی هەژارنشینی دیا
خۆشەویستانم لە تەوەرێکی تری ئەم بەرنمەیەدا دەچینە لای بابەتێکی تۆمارکراو کە هاوکاری پێمنێرمان سوای محەممەد لە دەبەری شارە زورەوە لەگەڵ بە ساڵاتچوویەکی شاعیر و قسە نەستەق دیدارێکی ساز کردووە با بێکەوە بینەری ئەم بەشەبی. جەژنتان پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشی دابن. ئێستا ئێمە هاتوونەتە گوندی کانیسپیکەی سەر بە قەزای سەی سادق. لێرەدا هەوڵاتیەکەیە کە بە شاعیر و قسە خۆشەکانی ناسراوە. ئێمە لە جەژندا ئەومان بەسەر کردوێتەوە. سەرەتا دەمەوێت بزانم جەژن لە گوندی کانیسپیکە چۆن دەڕوا بەڕێوە. والله ئیشاءالله بەخۆشی و حیوان سرە بڕین و قوربانت بم قۆچی چاگەکەین و هەموو ساڵێ لە حەفتا سەر لە زیاتر هەتاوەکو مەسەلەن ئەچێتە نەوەیش ئەوەنە حیوان سەر ئەبرێت. پێشوازی هاوڵاتیان لێرەدا چۆنەوە هەروەها پەیوەندیە کۆمەڵایەتەکان لە گوندی کانیسپیکە چۆنە؟ وڵا باشە بەدی ئیشاءالله و ئینجا پێمان خۆشە کە جەژن دێت هەموو مەسەلا خۆمان پاک و تەمیزەکەین و ئەچین لە مزگەوتە ئیشاءالله نوێژی جەژنان ئەکەین و ئینجا دوای نوێژی جەژنان ئینجا دەکەین بە سەربڕینی حیوان و بۆ قوربان ئەمجا قوربانی چاکەکەین و ئەمجایەننی چەند کەسێک زەلامەکان هەموو ماڵەکان نێزیکە 300 ماڵە ئەم 300 ماڵە هەمووی هەڵ ئەبژێرن چەند سەر زەلام بێت بزانن ئایا ئەم گۆشتە چەندەیە تەقسیمی هینەکان یەکەن تەقسیمی ئینسانە نەفەرەکانی یەکەن و ئەمجا بە جۆرەی نەفەریش دابەشی گۆشتەکە ئەکەن هەموو ساڵێ وا بووە. گوندی کانیسپیکە بەوە ناسراوە کە ڕێژێکی زۆر لە جەژندا حیوان سەردەبڕن و دەیکەنە قوربانی. چی هۆکارێک گوای کردووە و ڕێژە زۆرە لێرە بکرێتە قوربانی؟ وەڵاهی قوربان هۆکاری ئەوەیە کە ئێمە لە زمانی خۆیە کە وەختی حەزرەتی ئیسماعیل کراوەتە قۆچ و ئیمجاهنێتی ئەوەیە نین بە جۆرەی ئەو حەسابە بە جۆرەی حەزرەتی ئیبراهیم ڕەفتارەکان ئەکەین بە جۆرەی حەزرەتی ئیبراهیم مەسەلا ئەکەوینە مەسەلا سەربڕینی ئەو حیوانە و ئەو قۆچە و ئەو شتە لەوەوە هاتووە کە مەسەلا ئەو کوڕی خۆی کردووەتە قوربانی. اینجا دوالەوە کە حەزرەتی ئیبراهیم ڕۆشتووە تەشریفی اینجا حەزرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم باوکی حەزرەتی پێغەمبەری صلی الله علیه و سلم کە عەبدوڵڵا بووە و حەزرەتی عەبدولمەتەلیب فەرموویەتی ئەو یەک کوڕی بووە توانوێتی سەری برێت ئیساکە من 12 کوڕم هەیە ناتوانم یەکیان سەر بڕم. ئەوتانە چۆن کوڕێکمەکەمە قوربانی ئەمجا کە وەختی قورەی کردووە بەر عەبدوڵڵا کەوتەوە عەبدوڵڵای لەگشتیان جوانتر بووە توتی عەبدوڵڵاکەمە قوربانی کە لە جەژنێکا دڵمان تەنگ بوو چی دڵمان تەنگ بووتیان ئەبێ دانیشین جەژن ئیشکردن مەمنوعە حاجیەکمان بوو وتی دەی من ئیشم هەیە درەوم هەیە دەی کوڕەکەی هەڵگرت و چوون بۆ درە و هەمی سەعاتێک درەوە نەکە بخۆی ماری ئەی بەکە قەچ کوڕەکەیوە لەولەوە بە گریان و بە شیوە نەهاتنەوە و تر ئەو جەژنەم لە بیرێت کە ئەو جەژنەمان دڵناخۆشی و ناڕەحاتی بوو چونکە لەوە نکولی کەوتە سەربان تێگەشتی ئەومە چاو پێکەوتووە کە بردی لە جەژنە درەو بکات لە جەژنەکە مارێک دای بە قاچی کوڕەکەیوە کە لە درەوەکە. بەڵێ کاک محەممەد دەمەوێت سەرەتا خۆت بناسیێنیوە کەی لەدایک بووی و هەروها کەی دەست و کرد بە نووسینی شعر. وەڵاهی قوربانی بم من لە 46 لەدایک بووم لە 46 لەدایک بووم هاتوونە سەر چەنە دایکم کچێک و 4 کوڕی بووە ئیتر باوکم عمری خۆی کردووە من بیریمە کە باوکم مردووە بە باوەشی زەلامێکی وەکو ویزەی تۆ وەکو خۆمانەوە کردومە باوەش و کە من ئەگریام و بەزەوی پێما هاتەوە من برا گەورە بووم شعرمەوت بە گۆرانی شعرمەوت شعری گۆریانی شعرەکان گۆرانەکانم شعر بوو کە یەشتان مناڵ بووم کابرایەک بوو دۆم بوو ناوی ئەحاشەشە بوو زۆر بە ناوبانگ بوو لە وڵاتەکەمانە ئەحاشەشە خۆی پەچیکەوت 2 کوڕی هاتە بوو کە گۆرانیە خەڵک بانگیە کردن لە وڵاتەکانەوە هاتن ئەچوون بۆ گۆرانی وتن و بۆ شایی گێڕانن وتبان یەکێکیان وتبی وڵا براکەم لە ماڵەوە نییە من ناتوانم بە تەنها گۆرانی بڵێم توی دە مناڵێکمان هەیە گۆرانی لەگەڵ ئاڵێ
ئەوش کە هات وتی دەی کاکە ئەوە بەکنی چاوێک لێ بوو بووم مناڵێکی چکۆلە بووم وتی کاکە تۆ ئەتوانی گۆرانی لەگەڵ بڵێ وتم بڵێ وتی ئادەی پێشکەوە وتم ناتوانیت وتی چۆن وتم ناتوانیت تۆ لە پێش منەوە بڕۆ من لە پێشتەوە بڕۆم تۆ لە پێش منەوە بڕۆ وتی بۆ وتم تۆ کەلیماتی من نازانی کورەوتی کەلیماتی تۆ چییە تۆ بڵێ هەڵدەواسم کە وەختە من کەوتمە کەلیماتەکانم شعر بوو ئەوش نەیزانی شعرەکان بڵێتەوە هەرڕای کرد وتی های هایجا من ئەوە چوزانم چۆن بە شعر وەڵام واوە وتم تۆ سەری بۆ خۆم شەدەم تۆ برنجی بۆ خۆم قەدەم تۆ کاروانی من جەردەم لە ڕێیکانی پێی دەگەم بە بێدەنگ ماتی دەکەم تۆ برن و من چەخماخم تۆ پیاڵە من پەرداخم تۆ شەکری من قەنداخم تۆ تکەتان من تەنزیلم تۆ شیری من پەنیرم تۆ بەفری من قەندیلم تۆ توتین من سەبیلم تۆ پاشای من وەزیرم تۆ حکومەتی من دیلم تۆ خەوی من دەلیلم ئیتر کە وەختی ئەمانە ئەو نێزانی لە دوای منو ئەمانە بڵێت ئەمە کەلیماتی وەها نییە مەسەلا کەلیماتێک بێ تۆش بزانیت و منیش بزانم ئەمە کەلیماتێک بوو ئەو نێزانی نێتوانانی لە دوای منەوە بڵێ ڕای کەوتی وەڵام من ئەمانە ناتوانم وتم ئەی من نەموت تۆ لە من لە پێشتەوە بڕم تۆ نازانی ئەبێت تۆ هەر لە پێش منەوە بڕۆی منی تۆ ئازانم من بیرەکەم هەڵکەند بوو کە 122 پلەکانە چوو بمخۆر بە عەرزە دەی بوومە ئاو کە سەدام هات عەرزەکانی ڕووخاوتێ ئەمە بجێی پێشمەرگەیە جارێک بیرەکەی منی فرکردووە زانن پێشمەرگەی لەو عەرزە قوڵە ناژی تێگەیشتی بۆیە نادوەزرێنەوە ئەمە جێی پێشمەرگەیە بۆ خۆی بیرەکەی منیژی پڕ کردو ئەمجا خانۆکەی ڕووخانم جا ئەمجا کابرای بوزانی شاعیرە شعرێکی بۆ ناردم بیخوێنمەوە عەرزەکەی شعرەکەی ئەو وتی ئەی کاکە حەمە تۆ شعری وێژی کە خەڵک ئەتبینێ وەزانە یێژی کە تۆ پیاوێکی زیرەک و دانایی لە شیعردانان زۆر بە هاوتایی ناوت محەممەد نازانم لەقەب بێمە گفتوگۆ بە ئەقڵ و عەدەب تا بکەم باسی شعری جوانی تۆ چی لە دڵتایە ئۆڵەی بێدرۆ لە باسی جوانی ئەم نیشتمانە کە بۆتە لانەی پەپ و سڵێمانە نازانم ئەیکەی باسی دێڕووخا و باسی شارەکان نیشتمان سوتا و بە دڵ تا هاتووە چرخی زمانە چی لە هاتووە ئەم کوردستانە هەچیە گەزانی هیچ مەشارەوە هەمی بنووسە بەنیگارەوە ئەوسا ئەنووسم ئەحواڵ و سەلام شعری جوانی تۆ پەسەندە لەلام زۆر سەلام بێ لە کاک محەممەد هەر سەرکەوتوو بێتە بەردی ئەرحەد ئەگەر پەسەندە ئەم شعرە لەلات زوو بۆم بنێری بە دیاری و خەڵات ئەگەر حەز ئەەکەی ناوم بزانی ناوم عارفە و ئەشیرە دبوزانی منیش وەختێک کە شعرەکەم بۆ ناوتم ئەشیرە دبوزانی ئیمجا شعرەکەی خۆمم بۆ نارد شعرەکەی ئەویشم لەبەر بوو هەمینەکەی خۆشیم بۆ ناردوو جا شعرەکەی خۆشمەد بۆ بڵێم کە چۆنم جواب داوەتەوە کاکە هەرچەنە قەومێکی زۆرین داخەکەم کەوالار و خوێنخۆرین بۆیە وا لە ژێر چەپۆکی زۆرین بە ڕۆژڕاکردن بە شەو نەخەوتین ئەمە کەی دەورە ئێمەی تێکەوتین فەڵک تەختەکەی دەربێنێ لە بن ساکن بێدڵی هەزارێ وەک من میلەتی هەژارای وەک ئەژاڵە دیارە کە فکر و هۆشی بەتاڵە زوو حەق دوو کەسی کردبوو بە کەباب ئیسش بە مەلیۆن کەوتوینە عەزاب ناپاچی گڵاو هەر وەک جوولەکە بانگی ئیسلامت خستۆ کوولەکە ئێمەی بسڵمان ناومان شۆریاوە دەنگ نەکردنمان کەشیەوەی پیاوە ئێمە کە کوردین کوردیش میلەتە تازە بە تەمای هەوڵ و هیمەتە سا کوردی نەکبەت هەڵبێنە چاود چی لێ هادوەتەن کوا خاک و ئاود ئێمە میلەتی بێ ئاو و خاکین حەیفە دەرحەقی یەکتر ناپاچین ئێمە کە کوردین کوردیش میلەتە تازە بە تەمای هەوڵ و هیمەتە ئەی کوردی نەکبەت هەڵبێنە چاود چی لێ هادوەتەن کوا خاک و ئاود ئێمە میلەتی بێ ئاو و خاکین حەیفە دەرحەقی یەکتر ناپاچین مزگەوتی ڕووخان لە دڵیاوایە بەرد و بلۆکی کرد بە ڕەبایە چەکم لە شانە وەمزانێ کوردم ئەمە مثل شارەکانمان بوو چەکم لە شانە وەمزانێ کوردم هەر نەبوو مایە بۆ ئیشێکردم ئێمە میلەتێ زۆر بێخاوەنین بۆیە وا لە ژێر تۆپ و هاوەنین هەموو بێران هەموو کێسان و کەژ و کێو و دۆڵ هەمی بەجارێ بەران کرد و شۆڵ هەمی بار کردین بۆ لای باریکە ڕۆژی ڕوونەیمان لەلا تاریکە ئەوە ستەم بوو ڕوویدا لە ئێمە ئەبێ شۆن بژین لەو عەرزە دێمە هەموو ئەزانن کە حەڵمان شڕە بە هاوێن تۆزە و بەجستان قوڕە ئەو خەڵکە هەمی بێپارە و پولە بە شەو ناسرەوێ لە تاو مەشولە هەر لە باری کەشتا بە خاک و خۆڵ براگیان سەریشمان بۆ بکەن بە گۆڵ هەچی دەورەکە دەوری زوحاکە
عمرەکە بەدەست خۆی بێباکە یەکێک لە گەڵاڵەکان شعری بۆ نردبووم وتبی باشە ئێمەش کچەکانمان جوانە کە وەختێ یەد دەین بە ژن ئەو تا ژن بە ژن بوو لاروولوێرێکمان بۆیەت هینەکە ئێمە جوانە لاروولوێرێکمان بۆیە ئەمجا خۆشم خوشکێکم بوو زۆر جوان بوو دابووم بە ژنێک زۆر بەدڵ منە بوو منیش خۆمم ئاوێتەی وان کرد وتم وەڵی کاکە وتم کاکە با بکەین باسی گەڵاڵی لە باسی چاکە و شێوەی بێحاڵی بۆتان بنووسم باسی ژن بە ژن جیرۆدە بوو نێوە ژۆکو من خوشکەکەی من نازاری ناو بوو وتم باش بەهای نازار نازانن چۆنە چۆنی وەسە بدەمە و کەوە کۆنە هەر لە ئالانەوە تا بە تەپەکەل نەمدی وەک نەسرین ئەو ڕەحمانە شەل ئیسە باش بەهای مقابل ناکە ئەمەکە ئیشە هەی بۆ خاترخوا بۆ لە ئەولاتان فڕوفێڵ ئەکەن یا بۆچی کاری چەوت و چێڵەکەن هەر لە کەلارۆ تا بە ئاوە سوێر هەڵ ئەبژێری لە لاروولوێر حیفە بۆ نەسرین ئەو نەرمونۆڵە سەرحەد پێیوتوم جێگاکەی چۆڵە سەرحەن مام سابیر ئینسانێ ژیرە بە دیمەن جوانە بە ئەخلاق پیرە بۆیە سەلامم ئەەکەم بە دیاری لە خۆی لە باوکی لە کەس و کاری دووهەم سەلامم ئەنێرم بۆتان بۆ قەوم و خێشی مامە ئەو ڕەحمان هەر کەس بزانێ بە موت وێژە ئینجا مەتحەلیش بەونەوە ئەجێژە من ئەگەر شاعیر بم لە هیچ ناترسم هەواڵی گەورە و بچگوە پرسم بۆ ڕەچەی کەریم سەلام ئەنێرم پاش دو ئەو سەلام بخۆی ئەسپێرم سەلام ئەنێرم بۆ گەشت گەڵاڵی کە قەومی یەکین لێک بین حاڵی ئێمە لە کۆنەوە کە قەومی یەکین بەدڵێشانن زۆر لێک و پێچین ئێتر براکەم ئاوا بەم شێوەیە ئەم شعرم نردبوو بۆ گەڵاڵەکان و باسی ژنەکەی خۆشمم کردبوو نەکینەکان ئەوان و شاعریان یەکە کەون ئەڵێ با بڵێن ئێوە ژنەکانتان ناشیرینە بۆیە ئێمە پەشیمانە بینوە لە ژنەکان ئەمجا قوربان کچەکان ئێمەیان هەڵ بژاردبوو بە خراوینەکان خۆیانیان کردبوو بە گوڵ وتبیان فەیمەماندانێ گوڵێ یەکتایە کافەتان پێداوینەڵێ پاپایە هەدیەوەکەی پاپازرێکە ئامین مندانێ گوڵێکی ڕوتە خاتونان پێداوین تا ئەژنۆی لوتە پەرژین مندانێ گوڵێکی هەردە مەبووبتان پێداوین و وشکە و شیرمەردە ڕعنا لای خۆتان یەک شۆخە ژنە لە بەرچاو ئێمە ئەڵێ دێوجنە حەنیف و مینێش بۆ یەک نەبوونایە مەگەر ساحێبیان بە برێشتی بدایە وەکو پاتەکۆن و حاجەتەشە ڕوچی وەها ئەمجا کچەکانمان لە بەریان گران بوو وتم تێ منیش ئەتوانم هەڵکێشم وتی چۆنمان هەڵەکێشی وتم ئایزە قاقەزێکە نووسم بۆ کازم گەورەکەیان کازمی ناوە شاعیرەکەی ئەوان قوربان منیش قاقەزێکم نووسی وتی وەڵڵا ئەبێ بیدەی بخۆم و خۆم بیدەم بە کازم بڕوای نەیەکرد وەڵا قاقەزەکەم دایە و بردی وتی کازمی ماڵ بە ماڵی جێڕا و شعرەکەی منی خۆت بوو تا ئەیتر ئەمژە ئەمانە شعرەکەی خۆمە ئەڵێ بە ئیزنی خوددا وهایە نیازم شعرێ ئەنووسم بۆ کاکە کازم برای شیرینم بمیوانێت بۆ ئەحای خورشەی شاتە هەوشانت شاعیران ئەبێ دایم دڵنەرم بێ یان وەکویەوە مەزاتیان گەرم بێ کاکە گلەیی پوچت کردووە کۆچماوێتەی کۆچی تۆ بووە هەچی حەول بدەیچی هەلوەلاکەی ناتوانانی تازە لێ دەسم ڕاکەی من بوومە خاڵۆ تۆ بیتە مامە گەرتانە بدەیت پیاوەتیت کامە گلەییم هەیە لەو توێژە بە خاتون نەڵی لوتی درێژە بەژن و بەڵارێکە برۆ قەیتانە هەر کە دەیبینێ بۆی پرێشانە دووهەم بۆ کافە گلەیەم وایە کە پێتان وتو ئەڵێی پاپایە هەموو ئەزانین کە نەربوونەوە برانەم و تۆ جێگاکەی چۆڵە ئەما براجان دڵت نێشێ خۆ کافە ئەمە دوو کجە کێشێ یەکێکمان هاولێکیان ماوە نەڵێ کاک حەمە خەیاڵت خاوە ئەگەر بە پەلە دیاری ناکەی بۆم هەڵ ئەبژێرم بە ئارەزی خۆم نەڵێ ئێستەمت لە حەد بەدەرە گەر هەناریشن خۆت سەر بەسەرە نان و نمەکەم لە چاوت نووسێ ئەزانم بێ ئاربەهیژ ناقووسێ هەتا بۆ دەرخەم بەڕوونی و جوانی مینە ڕابەشم بۆ دامەزرانی پێی ناڵێ مینە هیچی شێ ناکە نەوە حەنیفی لە دەستی ڕاکە ئیتر ناپرسم لە گەلە و ڕانی ئەبمە فیدای دوو چاوی جوانی کاکە ئاواتم کوڕێکیان هەیە ئاواتی ناوە کاکە ئاواتم گەر بۆ بمێنێ نەوەیە بۆ من دنیا ئەهێنێ توتە حەنیف و مینە بۆ یەک نەبوونایە مەگەر ساحێبی بە بنێشتی بدایە برای شیرینم هیچت بۆم نەهێشت بووکو زاوایە ئەدرێ بە بنێشت دووهەم بۆ مەحبوب نەڵێ لاوازە باوکی مردۆ خۆشی بێنازە کاکە لە مەحبوب هیچ لێی مەپرسە لە وەز ناکسوک بێ لە ئەقڵا قورسە براگیان تۆ خۆل لە قەدرا بێڵە مەحبوب یەمەق و خای دوو خێڵە بە ڕەعنات وتووە ئەڵێ دێوجنە نازانی ڕەعناکە قەومی منە
ئەوە جوابدانەوەی یعنی کللیماتەکەن ئەمانە تەنا بۆ خۆشیە با بینەران ئەوە بزانن وایە ئەمە بۆ مەسلەی بۆ پێکەنین و خۆشیە یەکێ تریان لە گۆبانەوە شعری بۆ نردبوو منی شعری بۆ بنێرم خۆلاسە شعرەکانیان نەدابوومێ وێستی جانیەکان گۆبان وێست جانیتیایی منیش کە وەختە شعرێکی مگەیە ناونیشانی ئەوان تریتیا بوو منیش وتم کاکە ئەو ژنەکانمان نادەنی جا ئیتر خاقەزمان چۆن نەدەنی جا حەزەکە شعرەکەی بۆ بڵێم دە ئەمجا بۆم نووسیوە بۆ برای بەڕێسم بسەفا گۆبانی ئەگەر حەز ئەەکەی ناوم بزانی من حەمەپەرخیم نێزیک سەراوم نامەکەت هاتووە نامە سەرچاوم نامەکەت گەیشت نامەبانی دڵ ئەشقی دووریتم وەک بلبل بۆ گوڵ فەرموو هەشتا و حەوت نامم بۆ ناردی داوتەتە دەستکە و بزانێکە خواردی ئێمە تێکەڵین بێوەسجانی من زۆر حەزەکەم کە تۆش بزانی ئامانە تەرگیز نادەنەوە بە کەس گلەیم هەیە تاخۆ ئەڵێ بەز ژنێکماندا بوونێ ناوی ڕعنایە عالم ئەزانێ ئەم ئیشەوایە نەڵێ خەیاڵە ئەمە یان خەوە شایەتی من عبە چاوکەوە بمان ببرایەکی عبە چاوکەوە لە قوماش ئەوە چاوکەوە کە لە قوماشە پیاوێکی چاکە پیاوێکی باشە ئەگەر حەزەکەم تۆی چاک بزانە باوکی ئەلیە و هەموو تابانە شایەتم ئەتاو کاکەوالیە ناوێن گەورەوە بەرز و عالیە ژنێکمان داوەنێ ناوی پەخشانە بایی دێرنێ ئەو ژنە جوانە هەزار مەرحەبا هەزار زار سەڵاو نامە هێشتا و حەوتم نەدیوە بەچاو نامەی ئەم جارەت گەیشتە دەستم کە تۆ شاعیر بی هەر تۆی مەبەسم ئێمە شاعیرین با نەڵێن کاسین ئیتر لەمە لا یەکتر بناسین زۆر باشە مام حاجی خوێنەواری هەیە خوا تۆچێک خۆنەواریم هەیە زۆرێکی وهای ژنە مەسەلا بڵێم خۆنەوارێکی وها بەقەوەتم ئەما بەدەتوانم بنووسم و ئەشتوانم بخوێنمەوە تا زۆربەی شارەکان و لەبەر ئەمە چیوە کارەوای کردوومە بە نووسین ئەی نووسم ئەمجا دوایی سێ چوار کرد بەسەری ئاڕۆمۆ خوێنمەوە لەبەر یەکەم جا کوڕەزایەکەم هەیە بۆیان نووسیوە ئەبێ بچێت لە سەعودێ خوێندن تەواو بکەم ئەیتر هەر بە نووسینەکەی ئەو ڕۆژێک یا دوو بەسەری ئاڕۆمۆ بە عمری خوا مشکم چاکە بۆ ئەوانە زوو لەبەر یەکەم ئاەتەکان لەبەرەکەم یەکەم ئاەت کە نووسیبی باسی چی کردهبوو وتبي سبحان الله وبحمده وعدد خلقه ورضاء نفسه وزنة عرشه ومداد كلماته أما هرزو لبرم كرت يمجا آيات تريبون وسيبوم باسي ئەمە کە ئەم ئاەتەیش پێغەمبەری خوا فەرمێتی هەر کەسێک لە ئێوارانە بیخوێنی هەتا بەیانی هیچ زێرێ ڕووی تێ ناکا بەیانیش بیخوێنی تا ئێوارە هیچ زێر ڕووی تێ ناکا ئەمە ئەڵێ بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض وما في السماء وهو السميع العليم مام حاجی بە ڕۆژوو ئەوی لە ڕەمەزانە وتوانی لە خوا بەجا بێ من ڕەجەبی ژەگرم خۆ من زۆر ئەمرم زۆر نییە هەمی هەشتا ساڵ ناگەیم هەشتا ساڵ پێنج ساڵ ساڵم هێشتا وەکوێ خۆم لە تۆ بەقەوەتر ئەزانم ئمجا خۆی لە ئیشی سەر ئەرز ناکەم نەمەعاشمەیە و نەحیز بەوە ئەچم لە ژێر ئەرز خەریکی ینی بیر هەڵکەنم لە 55 مەترە چمە خوارەوە لە ئەرزدا جەژنی هەموو لایەکمان پیرۆز بێت ئینشاءڵڵا و جەژنێکە و جەژنی شادیە و بەزمی هەڵپەرکە و دڵ ئازادیە تا گردنت ئازابێ بە گیپەی کوڵاو بە گۆشتی قەڵاو بە هەڵمی پڵاو هەروە بزانە کاکەی خاوەن چێش لە دنیا ڕۆی و بۆمانی جێشت بەڵێ دەست خۆش بێ مام حاجی عەزیزمانە سوپاس دەکەم بینەران و ئازیزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەکەمان تا دیدار و بە یەگەشتنەوەیەکی دیکە بە خودای گەورەتان دەسپێرین و خواتان لەگەڵ
وڵە بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستان سپێرین شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ خواتان لەگەڵ